بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنامەیەم جاری پەنجەمۆردا درێژە بە گفتوگۆکەمان دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی ڕائید بووە لە دەستگای ئەمنی عراقی یاخود دەستگای پێشووی ئەمنی عراقی. لە بەرنامەی پێشوودا باسی ئەو مەجلیسەمان کرد کە سەدام و نازمگوزار ئەوانە تێیدا کاریانە کرد و وەکو بەشێکی تایبەت دوابوو نەمانەکە لە دەرەوەی حکوومەت و ئەوانە کاری خۆیان نەکرد. بەڵام هەل لەم پەیوەندیەدا لە ساڵی 1970 ڕێکەوتنامەیەکی گرنگ لە نێوان سەرکردایەتی شۆڕش بە سەرکردایەتی ژەنڕاڵ بارزانی وە لەلایەن حیزبی باسیشەوە بە تایبەتی سەدام حوسێین ڕێکەوتنامە 11 ئازار مۆر کرا. لەو ڕێکەوتنامەیەدا عێراق دانینا بە هەندێک لە مافە گرنگەکانی کورداوە هەر بۆیە ئەم ڕێکەوتنامەیە بۆ کورد زۆر گرنگە لە مێژوودا. لەسەرەوە ئاڵێکی دەوری ئەو مەجلیسە چی بوو لە گفتوگۆکاندا؟ الاتفاقية كانت حقيقية كما يفهم حزب البعث. ڕێکەوتنامەکە بە گوێرەی تێگەشتنی حیزبی بەعەس ڕاستەقینە بوو. ئەو کات هێشتا حیزبی بەعەس حیزب بوو، هێشتا بەکر لە ژیاندا بوو. بەکر نزیکتر بوو لەوەی ئەم جۆرەشتانە قبول بکات و ئەم ڕێکەوتنامەیە بە قەناعەت و باوەڕەوە واژۆ بکات. بەڵام سەدام وەکو تەکتیک سەیری دەکرد. جیاوازی هەیە لە نێوان ئەوەی پلانێک بۆ تەکتیکی دابنێ و ئەوەی کە بە باوەڕەوە کارێک بکەیت. ئەمە جیاوازی لە نێوان بەکر و سەدام بوو. بەکر و حیزبی بەعەس وەکو حیزب لەو سەردەمەدا کە هێشتا شتێک هەبوو بە ناوی حیزب ڕێکەوتنەکان لەسەر ئەم بنەمایە قبول کرد. تەنانەت ئەو بەرێش کە دواتر لە ئەنجامی ڕێکەوتنەکە پێکات مەبەستم بەرەی نیشتیمانی لەگەڵ شیوعیەکانە لە هەمان سۆنگەوە بوو. بەڵام سەدام ئەم شتانەی قبول نەبوو. لە ناچاریدا قبولی کرد نەک لە باوەڕەوە. دەیویست بگاتە هەندێک ئامانجی دوورتر و حکم بگرێتە دەست و اینجا ئاراستەی شتەکان بگۆڕێ. بەڕاستی شتوانی و کردی. بەڵام ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئەنجومەنێکی جێبەجێکار بوو. سیاسەتەکانی حیزبی جێبەجێ دەکرد. بۆیە بە دڵنیایەوە هیچ ناڕەزاییەکی نەبوو لە دژی ڕێکەوتنەکە. بەڵام وەرە باباسی خودی ڕێکەوتنەکە بکەین. ئایا بەڕاستی ئەو ڕێکەوتنە مافەکانی گەلی کوردی مسۆگەر کرده بوو؟ بە بۆ چۆنی من نەخێر، چونکە لە جێبەجێکردنەکەیدا هیچ ڕێکەوتنێک نەبوو. تۆ چۆن مافی ئۆتۆنۆمی دەدەی بەڵام بەڕێوەبەرایەتی ئەمن و استیخبارات و مخابرات ئەگەر لەو سەردەمەدا هەبوو بن هەروەها دەستگاکانی دیکە 92% عەرەب بن. ئیدارە عەرەبی بێت. بەڕێوەبەری گشتی پۆلیس لە پارێزگاکان دەبێ هەموو عەرەب بن. نەیان دەیەشت کووردا بنێن. ئێ باشە کوا ڕێککەوتن کو ئۆتۆنۆمی؟ ئەوە ئۆتۆنۆمی نەبوو. من ناوم لێناوە بەڕێوەبەرایەتی ئەمنی ئۆتۆنۆمی نەک ناوچەی ئۆتۆنۆمی. بۆچی؟ چونکە هەموو سەر بە ئەمن بوون و ئەمن چیوی سبا دەیکرد. ئەو ئۆتۆنۆمیە هەر گاڵتەکردنێک بوو بە عەقڵی خەڵک و بەماوەیەکی دیاریکراو. اینجا پڕیش بوو لە گێرمە و کێشە. بە تایبەتی دوای هەوڵی تیرۆرکردنی کاک ئیدریس و اینجا هەوڵی تیرۆرکردنی باوکی کە ئیدی ئەوە باوکی دۆزەکە بوو. جا باشە ئێمە باسی ئەوە ناکەین، بەڵام لە ماوەی 70 تا 74 هیچ نەبوو، ئارامی هەبوو، کۆمەڵێک گەشانەوەی کللتوری هەبوو بۆ کورد و ئەوانە بۆ خۆی دەستکەوتێکی خراپ نەبوون بۆ سەردەمی خۆی. ممكن أنت تعتبرها جيدة حتى أنا ممكن أعتبرها جيدة. دەکرێ تۆ پێ دوابێشتی باش بوون و ڕەنگە منیش بە باشی بزانم. بەڵام دیار بوو ئەوانە شتی کاتین لە ژێرەوە پلانێکی دیکە لە ئارادا بوو. تۆ هەندێ دەستکەوتی دیاریکراو دەدەی، بەڵام لە هەمان کاتدا کار بۆ شتێکی دیکە دەکەی. لە پێناو چی؟ لە پێناو گەیشتن بە ساتی پێکدادان لەگەڵ واقع. حەقیقەت شتێکە و جێبەجێکردن شتێکە و واقعی شتێکی دیکەیە. باشە، بەڵام خۆ تۆ ئەڵێی ئەحمە حەسەن بەکر بەجددی بوو، ینی ڕازگۆ بوو، ئەویست ئیتیفاقیەکە سەر بگرێ، بەڵام کەواتە سەدام دەسەڵاتدارتر بووە لەو بۆیە شتەکە سەری نەگرت. کەواتە بۆ جێبەجێ نەکرا ئەگەر ئەوەندە بەجددی بوو دڵسۆز بوو لەسەر
ڕێکەوتنەکە. أحمد حسن البكر رحمه الله ئەحمەد حەسەن بەکر دائما أنا أترحم عليه أنا أحبه شخصيا خدا لێی خۆش بێ هەمیشەوا دەڵێم چونکە کەسایەتی ئەوم خۆش دەویست چونکە لە سەردەمی ئەودا شتی زۆر باشترە هەتا گەیشتینە 1970. دوایەوەی وڵاتماندایە دەستی سەدام ئیدی خێر و بەرەکەت نەما واتە سەردەمی ئەومان بەخۆشی گوزەرانتە ئەگەر بیتوانی بە لەناو حیزب و لەناو دەسەڵاتی جێبەجێکردن ڕۆڵی سەرەکی بگێڕێ خێری زۆرمان دەدی بەڵام لە واقعدا سەدام باڵا دەست بوو. على الحكم البكر كان عبارة عن بەکر ئامرازێک بوو واجهة فقط تەنیا ڕووکەشێک بوو أنه الكل ئەگەرنا خەڵکەم و خۆشیان دەویست و کەسایەتێکی قوبوڵ کراو بوو. تتقبل سەرکردەکانی بەعەس کە بەهۆی بەکرەوە مابوونەوە باقية کاتێک بە باوکی سەرکردا باوکی سەرکردە ناویان دەبرد الأب القائد سەدام لەم وەسفانە ناڕەحەت دەبوو يعج من هاي الكلمة هو كان بۆیە دەویست بە زووترین کات لە کۆڵی بکاتەوە. لكن كان هو ينتظر عمر بەڵام وەکو گوتم چاوەڕێی دەکرد ببێتە 40 ساڵ و اینجا کۆنتترۆلی خۆی بسەپێنێت. یعنی کەواتە ئەحمەد حەسەن بەکر هەستی بە بێدەسەڵاتی خۆیە کرد. أكيد هو كان يشعر ولهذا هو حاول الاستقالة بێگومان هەستی پێکردووە بۆیە پێش ساڵی 1970 ویستی دەستدەکار بکێشێتەوە چەند جارێک ویستی واز بهێنێ و دابنیشێ يرفض بالدرجة الأولى بەڵام بە پلەی یەکەم سەدام نەیدەهێشت ئەویش نە لەبەرەوەی خۆشی دەویست وإنما هو كان ئەوای دانەبوو کە مردووە بەڵام چاوەڕێی دەکرد دەست بەسەر سەرۆکایەتی کۆماردا بگرێ و پێی بڵێن سەرۆکی فەرماندا سەدام حوسێن الرئيس القائد صدام حسين ما كان يريد يبقى نەیدەویست نائب. پاشگری جێگری سەرۆک بەناوەکەیەوە بمێنێ كان يريد شيء بەڕێز جێگر نەخێر ئەوە شتێکی گەورەتری دەویست بەڵام دان بە خۆداگر بوو ئەو دان بە خۆداگرتنەشی گەیاندیە 1970. کەواتە باباسی هەوڵەکانی حکوومەتی عراقی یاخود ئاجیزە ئەمنیەکان بکەنەوەی کە ویستیان کاگی دیز بارزانی تیرۆر بکەن لە ناو بەغایە ئەمە کێ لە پشتدەمەوە بوو ینی بۆچی ئەو پلانەیاندانە ئەیانویست بەو شێوەیە ئێتیفاقیەکە ڕۆشێنەوە یا چی بوو؟ هو أساسا كان خۆی هەر لە بنەڕەتەوە في کاگی دریس لەو کاتەدا بوو ئەوە هات بۆ بەغدا کە ئاسۆیکی نوێ بۆ ڕێکەوتن نامەی ئادار بکاتەوە جديدة في مجال اتفاقية آذار وطدها واتە بە هاوئاهەنگی لەگەڵ حکوومەت هاتە بوو مع الحكومة يعني كان هو موجود في عمل الخير ئەو بۆ کاری خێر هاتبوو بۆ ئەوەی پێشبەرچوونێک لە ڕێکەوتن نامەی ئۆتۆنۆمیدا بەدی بهێنێ وإذا به يتعرض لمحاولة اغتيال کەچی لەوێ بەرەو ڕووی هەڵی تیرۆرکردن بووەوە ئەوە شهر 12 لە کۆتایی مانگی 12 1970 بوو. طبعا أثناء جا المحاولة لە کاتی ئەوڵەکەدا ئەو لەو شوێنە نەبوو قيل دەڵێن تفصيلها قيل من وردەکارەکەی نازانم دەڵێن لەلایەن کەسانێکەوە ئاگادار کراوەتەوە کە وریا بێت چونکە دەیانەوێت تیرۆری بکەن فغادر فعلا غادر جاوە بوو بەغدای بەجێهێشت و گوتیان گوایە بە ئۆتۆمبیلێکی ئاسایی دەرچووە المواصلات العادية هات بووە مست و لەوێوە إلى گەیشتەوە کوردستان. تعرضت السيارة والمرافق ئۆتۆمبیلەکەی و ئەوانەی لەگەڵی هاتەبوون إلى هاي العملية کەوتنە بەرهێرشەکە لكن من سوء حظ بەڵام بۆ بەدبەختی ئەوانەی کارەکەیان جێبەجێ کرد یەکێکیان چەکەکەی لێبەجێما اللي نفذ على یەکێ لەو چەکانی ئۆتۆمبیلەکەیاندا بەردەستڕێژ لەوێ بەجێما و هەمویان هەڵاتن وهرب جميعا الأمن عثر على ئەمن چەکەکەیان دۆزیەوە لە ڕاستیدا پۆلیس دۆزیانەوە چونکە سەرەتا ئەوان گەیشتن صارت الشغلة رسمية بۆیە کارەکە کەوتە ڕسمیاتەوە دەرکەوت ئەو چەکە یەکێ لە مەفرەزە کوردیەکانە کە لە بەغدا بوون للزباريين هی زێباریەکان بوو. مدير الأمن العام بەڕێوبەری ئەمنی عام توجه له أمر فەرمانی پێگەیشت کە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکات فألقى القبض على عدد من لەبەرەوە ژمارەیە کەس دەستگیر کران کە گومانیان لێ دەکرات دەستیان تێدا هەبوو بێ کێنەوانە المقربين فەوجە نزیکەکان لە حکوومەت یان ئاغاواتی نزیک لە حکوومەت اللي هم کە في الوقت لەو کاتەدا بریتی بوون لە سوورچەکان و زێباریەکان و هەرکی و ئەوانە دیژمارەیەکان لێ گیرا و لێکۆڵینەوە دەستی پێکرد خۆشیان دایانزانی ئەو چەکەی زێباریەکانە واللي نفذ العملية ئەوەشی کارەکەی جێبەجێ کرد
ئەحمەد ئاغای زێباری بوو کە باوکی لە ساڵی 1950 کوژرا بوو. تۆمەتباری کوشتنەکەشی بارزانیەکان بوون، واتە شتەکە تۆڵەسەنەوەی عەشایەری بوو. ئەوان ئەو کێشەیان بەکارهێنا و ویستیان بەو جۆرە بیکوژن. بەڵام ئەوە بە فەرمانی ئەمن بووە یان نا؟ بێگومان بە فەرمانی ئەمن بووە، چونکە نازم گزار یەکێ لە ئەرکە سەرەکیەکانی بریتی بوو لەوەی دڵڕاوکێ بۆ مەسەلەی ئۆتۆنۆمی بنێتەوە. ئەمە بەڕێکەوتن بووە، تەنانەت هەوڵی تیرۆرکردنی مەلا مستەفا بارزانی بە هەمان شێوە بوو. ببینە ئەو ڕۆژێکە هەڵات گوتی من ناڕازیم. ئەو ڕۆژێک کە بە بروسکەیەک باسی پاساوەکانی خۆی کردبوو، بروسکەکەی ناردبوو بۆ سەرکردایەتی بەعز، واتە هەمان ئەو ڕۆژەی ویستی سەدام حوسێن و بەکر بکوژێ و هەڵات. بروسکەیەکی ناردبوو، دەڵێ من ڕازی نیم و دژیە و ڕێکەوتنەم و دەبێت دەست بەجێ ئەڵۆشێتەوە. هەر بەڕاستیش ئەو دژی ڕێکەوتن نامەکە بوو، بۆیە دەیویست کۆتایی پێبهێنێت. بەڵێ کەواتە مخابرات و یاخود ئەمن یانویست چی بکەن بەوە؟ یانویست بڵێن کە کوردی کوشتووە یاخود لەو ڕێگەیەوە یاخود دوژمنایەتیەکە گەورەترکەن؟ 73 لم يكن هناك مخابرات، فقط جهاز الأمن لە ساڵی 1970 هێشتا مخابرات دانەمەزرا بوو، تەنیا دەستگای ئەمن و استیخبارات هەبوون. أجهزة الأمن أجهزة تنفيذية. بەڵێ دەستگای ئەمن دەستگایەکی جێبەجێکارە، بەڵام خاوەنی هێزیش بوو، بە تایبەتی دەستگای ئەمن. استیخبارات ئەرکەکەی هەواڵگریە و پەیوەندی بە سوپاوە هەیە، بەڵام دەستگای ئەمن بیهێنە پێشاوت هەموو وەزیرێک پاساوانەکانی لە لای ئەمنەوە دادەندران، هەموو بەڕێوبەرێکی گشتی پاساوانەکانی ئەمن بوون، لە هەموو وەزارەتێکدا هەر ئەمن، لە هەموو شوێنەکار ئەمن. ئەو کاتە ئەمن هەموو شتێک بوو. ئەو کارەی نازم گوزار ویستی بیکات خۆی سەرکەوتوو بوو، بەڵام خوددا ویستی سەر نەگرێ. پلانەکە زۆر بەباشی داڕژرا بوو، زۆر ڕێکخراو بوو، بەڵام قەدەر فڕۆکەکەی دواخست و سەرۆکی بولگاریا بە ئەحمەد حەسەن بەکردان و ساو داوەتی نانی ئێوارەی کرد و بەهۆی ئەوە گەشتەکەیان یەک دوو کاژێر دواکەوت. ئەو مەفرەزەیەش کە دەبوو کارەکە بکەن و بەکر و سەدام پێکەوە بکوژن، تر زاڵ بوو بەسەریاندا. تۆقین لەوەی کە بۆچی فڕۆکەکە دواکەوت و دیمەنەکە بۆچی نائاسایی دیارە. کاتێک سەدامیش گەیشتە فڕۆکەخانە هەستی بە شتێکی نائاسایی دەکرد، چونکە سەدام هاتبوو بۆ پێشوازی و ئێمەش وەکو ئەمن هاتینە ناو کارەکەەوە. ئەمانە هەموو پێکەوە بەسراون. ئەوە بوو پلانەکە بە قودرەتی قادر شکستی هێنا. هەردوای ئەوە نازم گزار بروسکەیەکی ناردکەتەیدا داوای کردبوو ڕێکەوتنامەی 11 ئادار ڕابۆشێتەوە. ئەم داواکاریانەشی هەر بۆ پاساوهێنانەوە بوون بۆ حیزب. حیزبیش لای خۆیەوە دەویستە ئەمە بەکار بهێنێ بۆ نزیک بوونەوە لە کورد، وەگەوەی بڵێن کاکە ئەم کەسە دژی ئێوە بووە بۆیە خۆی و قەسری نهاییمان لەناو برد، چونکە هەرپاش ئەم هەوڵە دەست بەجێ قەسری نهاییان ڕوخاند. باشە قەسری نهایە موڵکی نازم گزار بوو؟ نەخێر، ئەو کۆشکە هی سێ کوچکەکە بوو، سەدام حوسێن، سەعدون شاکر و نازم گزار. هەموو لیژنەکانی لێکۆڵینەوە سەر بەم سێ کەسە بوون. قەسری نهایە تەنیا کۆشکی نازم گزار نەبوو، بەڵام هەرچی تاوان هەبوو هەمویان خستە ئەستۆی نازم گزار. هەوڵی تیرۆرکردنی کاگەی دریس بارزانی، پلانی تیرۆرکردنی مەلا مستەفا بارزانی، هەوڵی تێکدانی ڕێکەوتنامەی ئادار، بەم جۆرە هەموو تاوانە قورسەکان و هەرچی لە دژی کورد کرا بوو لەو ماوەیە و هەروەها لە ناو دەوڵەتیش بەگشتی هەمویان خستە ئەستۆی نازم گزار. وضعوه على رأس البكر ناظم گزار. بعد هذا الحال هەڕێک دوای ئەم ڕووداوە دەستگای ئەمن سەرکرا. ئەو دەستگای ئەمن کە ویستی سەرکردەکانی حیزب و دەوڵەت بکوژێ دەبوو کۆتایی بێت. ئەوە بوو دەستگای ئەمن سەرکرا و وەکوو بەڕێوەبەرایەتی پۆلیسی لێ هات یان وەکوو بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە. ئینجا عەبدولخالق عەبدولعەزیزیان هێنا کە خەڵکی مست و پلەی لیوای هەبوو، بەڵام کەسایەتێکی لاواز و بێتوانە بوو، کەسێکی خاوەن بڕیار نەبوو،
هەموو ئەو کارمەندانی ئەمنیش کە لە فەرمانگەکانی دەوڵەتدا باڵا دەستبوون هەمویان کشانەوە بۆ نێوبارەگای گشتی و ئیدی هەیکەلی دەستگاکەیان بە تەواوی گۆڕ. باشە باو ئەگە بگەڕێنەوە بۆ هەوڵی کوشتنەکەی ژەنڕاڵ بارزانی باشە ئەو مەلایەنە بۆچی مەلاکانیان بەکارهێنا یاخود ئەو مەلایەنە ئاگیان لێبوو هیچ کام لەوانە ئاگیان لەو پلانە هەبوو کە دەچوون بۆ لای مەلا مستەفا؟ اختصارا هي العملية كانت كبيرة جدا. بەڕاستی ئەوەش ئۆپەرەیشنێکی زۆر گەورە بوو. نازم گزار خۆی سەرپەرشتی دەکرد. ئەو بەڕێوبەرایەتی معمەلەی کە سەرەتا ئاماژەم بۆ کرد کاتێک باسی بەشەکانی دەستگای ئەمنم بۆ کردی ئەو بەڕێوبەرایەتیە بەرپرس بوو لەو کارە. ملازمی یەکەم حەسەن متێری ئەمە یەکێک بوو لەو کەسانی کە بڕیار بۆ ئەحمەد حەسەن بەکر و سەدام و هەندێ لە سەرکردەکانی دیکەی حزب بکوژن. ئامانجەکە تەنیا سەدام حوسێن و بەکر نەبوو. نا هەندێ سەرکردەی دیکەی تکریتیشە بوون کە بەپێی پلانەکە دەبوو ئەو ڕۆژە بکوژرێن. بەهەرحاڵ ئەم حەسەن متێریە کە کەسی سەرەکی ناو مەفرەزەکە بوو پەیوەندێکی باشی لەگەڵ سەرۆک کۆزەکانی شەبوو. مەلاکان ئەو هێنانی سونە و شیعەشیان تێدا بوو. قەناعەتی پێکرد بوون کە کارەکە تەنیا بۆ نزیکردنەوەی کورد و کەسایەتە ئاینیەکانی سونە و شیعەیە. المعروف عن الأكراد أنه قريبين من الدين. کورد بەوە ناسراون کە نزیکن لە دین. بۆیە ئەوەیان بە بیرۆکەیەکی باش زانی بوو کە پەنا بۆ پیاوانی ئاینی ببن. ئەوە بوو هەندێک لەو مەلا و شێخانەیان کۆکردنەوە بە دڵنیاییەوە هیچیان نیان دەزانی چی دەکەن، نیان دەزانی کە دەتەقێنەوە، تەنایەکێکیان دەیزانی کە دەبێ ئەو دیدارە تۆمار بکرێ. لە ئەمنی عام کاتێک پشتێنە بۆم ڕێژەکەیان لێبەست بوو کە گوایە ڕیکۆردەرە فێریان کردبوو چۆن بەکاری بهێنێت. قالوا له فقط تدوس الزر گوتبوویان تەنیا ئەم دوگمەیە داگرا دەنگی مەلا مستەفا تۆمار دەکات. ئەوەیان پێگوتە بوو. کابرا دوگمەکەی داگرت و بۆمبەکە تەقیەوە. لە کاتی دانیشتنەکەدا ئەگەر باسی چۆنەتی جێبەجێکردنەکەی بکەین ئەو کەسە شەرمی کردبوو. ئەو کە لە بەرامبەر مەلا مستەفا دانیشتووە ئەو سەرکردە مەزنەی کورد بەو کەسایەتیەوە هاي شخصية وأمامه قاعد يعني خاف نازانم ترسا بوو یان شەرمی کردبوو پەنجە بە دوگمەکەدا بنێ. لەو کاتەدا چایەچیەکە دێت. چایەچەکە کە دێ وەکو باس دەکرێ ئەو چایەچیە دێ و خەریکی دانانی چای دەبێت لەو کاتەدا دەکەوێتە نێوان ئەو مەلا مستەفاوە. بە هەلی دەزانێ و ئەو دوگمەیە دادەگرێ هەر ئەو دوگمە داگرتنەش دەبێتەوە کاری لە ناوچوونیان. بۆمبەکە تەقیەوە چایەچیەکە کوژرا و ئەوەی پشتێنەکەی بەستە بوو کوژرا و هەروەها ئەوانی دیکەش. باشە تەنها یەک مەلایەن هینی پێوە بوو ئەو پشتێنەی بۆمبەی پێوە بوو یا هەمیان پێیانەوە بووە گەوەی بزانی؟ نعم لا شخص واحد فقط هو مكلف هذا فقط. بەڵێ تەنایەکێکیان بوو ئەرکەکەیان بەو سپارد بوو نەیانویستە بوو ئەوانی دیکە گومان بکەن کە بۆچی پشتێن لە دەستگای ئەمن وەردەگرێ، بۆچی معمەل پشتێنی بۆ ئامادە دەکەن. ئەو کەسە ئەگەر بیری کردبایەوە تۆ دەزانی لەو کاتەدا ئێمە باسی ساڵی 1970 دەکەین. خەڵک ئەو هۆشیاریان نەبوو کە بزانن پشتێنی بۆمبڕێژ چییە و بۆم چییە. هەر نەیانزانی بۆ پشتێنە چییە. پشتێنەکەیان لێ بەستە بوو سواری ئۆتۆمبیلیان کردبوو بڕۆ بەخێرچی. باشە تۆ پێ دوایە تەنها نازم گوزار ئاگای لەمە بۆ یاخود سەدام حوسێن معقولە سەدام حوسێن ئاگای لەوە نەبوو بێ؟ يستحيل أن يكون صدام حسين بدون نەخێر مەحاڵە سەدام حوسێن ئاگاداریەوە نەبوو بێ کە نازم گزار کردی. ئاگاداری کارەکە بووە و لەسەری ڕێککەوتون و ئامانجەکەشەوە بووە لەسەری بزودنەوەکە بدەن. لە ساڵی 1970 گەر ئەو هەوڵیان سەری گرتبایە ئەوە دەبۆ نسکۆیەک بۆ کورد و بۆ دۆزەکەی، بەڵام شکستیان هێنا. بۆیە هەڵگەڕانەوە و میتۆدەکەیان گۆڕی و تۆمەتەکەیان لەسەر ئەمن لابرد.
دەستیان کرد بە هاتوو هاوار و بە شۆڤەکاری کە دەستگای ئەمن پەیوەندی بەو کارەوە نەبووە، بەڵام ئەمن دەستی لەو کارەدا هەبوو. خۆم شایەتم و بە گوێی خۆم لە حەسەن متێرین بیست کە هەمیشە دەهات لای ئێمە دادەنیشت، هەر بە دیاریکراوی ئەو ڕۆژەدا تن و دەچوون و چاوەڕێی هەواڵەکە بوو. داهاتە لای ئێمە باسی دەکرد. خۆی و ملازمیەکەم سەلاح مودەڕیس کە لە ئێمە زۆر نزیک بوو قسەیان دەکرد ئەمە ڕاستیەکەیە و ئەمە شایەتی منە سەبارەت بەو هەوڵە. ئەوانەیە من ڕەنگە هەوڵ بدەن خۆیانی لێبێبەری بکەن و بڵێن پەیوەندیمان بۆ کارەوە نەبووە. نەخێر پەیوەندیان بۆ کارەوە هەبوو، هەر فەرمانەکەش 100% لە سەدام حسێنەوە دەرچوو. باشە ئەگەر ئەو پرسیارە بکەم لە ناو حیزبی باسە هیچ لایەنێک نەبوو کەسایەتیەک نەبوو کە لەگەڵ ئیتیفاقیە خۆڕێکەوتنامە 11 ئازارابێ یاخود هەمویان هەوڵیانەدا لەباری برن. أنا متأكد من بەدڵنیاییەوە پێت دەڵێم بەعسیەکان دەیانویست بەردەوام بوون و ئۆتۆنۆمیەکە سەر بگرێ و ئەو بە فیڕۆدانی خوێنە ڕابوەستێت. بەعسیەکان لەگەڵەوە بوون ئەو شەڕە ڕابوەستێ، بۆیە بەڵێ دەیانویست و پشتیوانیان لێ دەکرد. و یەکەم گورزیش کە لە حیزب درا ساڵی 1973 بوو پاش لەناوبردنی نازم گزار. بەڵام گورزی کوشندە کە بەرحیزب کەوت ئەوە بوو کە لە ساڵی 1970 لە هۆڵی خولد ڕوویدا و ژمارەیەک لە سەرکردە و کادیرەکانی حیزب لە سێدارەدران. لەو ڕۆژەوە ئیدی حیزب کۆتایی هاتوو سەدام حسێن حیزبێکی لە خەڵکانی دووڕوو دامەزرا، عیزەت دووری و خەڵکی لەو جۆرە، خەڵکی دووڕوو کە خۆیان وەکو دڵسۆزی حیزب دەردەخست. بەڵام سیخوڕ بوون و 100% هاوکار و هاوبەندی دەستگای ئەمن بوون. بۆچی؟ بۆ خۆسەپاندن لەسەر میلەت و لەسەر واقع و لەسەر دام و دەستگاکانی دەوڵەت بەگشتی. بشكل عام. ولهذا يعني الموضوع هكذا مبين كان. زۆر باشە پشوێگەین و دوای درێژە بە گفتوگۆکەمانەیە. دووبارە سڵاو ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا ڕائید لە دایرەی ئەمنی پێشووی عراقی. کاک سەباح باسی پرسیارێکی تر لێ بکەم. یەکەم جار مام جەلال لەکوێ بینی؟ نعم مام جلال كما بەڵێ مام جەلال وەکو لە سەرەتاوە بە کورتی باسی ئیشەکەی خۆم کرد، دوایەوەی چوومە خولی جۆدۆ و کاراتێ لە ئەمنی عام و بە پلەی یەکەم دەرچووم. سەلاح مودەڕیس کە پێشتر هەندێک شتم لەبارەیەوە گوت منی کردە ڕاهێنەری جۆدۆ و کاراتێ. وەک چۆن قوتابیەکە لە کۆلێژەکەی بە پلەی بەرز دەردەچێ اینجا دەیکەنە موعید، منیش هەر لە هەمان شوێن بوومە ڕاهێنەر لە کاتی مەشقەکاندا. خۆی ئەوە بوو کە بۆ ماوەی 2 کاژێر مەشقمان دەکرد و پشومان دەدا. لە کاتی پشوودا دەڕۆیشتم دەچوومە کتێبخانە. کتێبخانەی ئەمنی عام لە فەرماندەیی خولەکان بوو، هەر لە ناو بارەگاکەی خۆمان. دواتر ئەوە بوو گواستمانەوە بۆ شوێنێکی دیکە لە ناوچەی مەسبەح. بەرحاڵ لەو کتێبخانەیە کەسێکە بوو سەردانی دەکرد. ئەو کاتە من هێشتا گەنج بووم و نەمدەناسی. ئەو کاتە پێم وایە تەمەنم 19 ساڵان بوو. زۆر گرنگیم بە سیاست نەدەدا و حیزبەکانم نەدەناسین. ئەمینداری ئەو کتێبخانەیە مامۆستا زوهێر بەغدادی بوو، خوالی خۆش بێت. ئەبوو فراس پیاوێکی گەورە و شارەزای کتێبخانە بوو. کتێبخانەکەش بەڕاستی کتێبخانە بوو، هەموو شتێکی تێدا بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا کتێبخانەیەکی تایبەتیش بوو، تەنیا بۆ کەسانی دیاریکراو بوو. بۆ نمونە ئەفسەران و کارمەندانی ئەمنەوانی توێژینەوە شتیان هەبوو. بەڵام خەڵکی دیکە لە دەرەوە بێن هەستم کرە و کەسە نامۆیە. بۆیە برایەک پێی ناساندم و گوتی ئەمە جەلال تاڵەبانیە. ئەو یەکەم جارم بوو بیبینم و تەمەنم ئەو کاتە 19 ساڵام. بۆچی لێ بوو مام جەلال؟ بۆچی لەو شوێنە بوو؟ ساڵی چەند ئەوەی کە تۆ باسیەکەی؟ هذا الحكي بال 70 71. ئەمە لە ساڵی هەفتایان هەفتاویەک بوو. چەند جارێک لە ئەمنی عام بینیم. من نەمدەزانی و کاری منیش نەبوو بزانم بۆ لەوەیە، بەڵام
ڕەزامەندیەکی لە نازمگزار وەرگرت بوو کە سەردانی ئەوێ بکات و بزانێت چیمان هەیە لەو کتێبخانەیە، چونکەوانی لەو کتێبخانەیەدا هەبوون کتێبی ئاسایی نەبوون. سەدانەوەدیان لەو کتێبانە بوون کە قەدەغە بوون و دەستیان بەسەرداگیرا بوو، چ لەسەر ئاسیجانی و چ عراقی. هەندێک جار کتێب لە دەرەوە دەهات دەستی بەسەردا دەگیرا و دەیانهێنا بۆ ئەمنی عام. هەرچێکیش دەستگای ئەمن دەستی بەسەرداگرت بە یانەوانەی حیزبەکانی دیکە لە ناو عراق بڵاویان دەکردەوە. یعنی کەواتە مام جەلال بۆ خوێندنەوە هاتبوو بۆ خوێندنەوە هاتەوە شوێنە؟ بەڵێ ڕێگە پێدراو بوو بێت بخوێنێتەوە و لەبەریان بنووسێتەوە. دەزانی ئەو کاتەوە پێشکەوتو نەبوو کۆپیان بکات، تەنیا سەرقەڵەمی دەنووسی. هەر لەو کاتەدا لە خاڵێکی زۆر گرنگ ئاگادار بوومەوە کە لە بیری ناکەم و هەتا ئێستاش لە بیرمە. کتێبێکی دەخوێندەوە لەبارەی CIA بوو، دەربارەی هەواڵگیری ئەمریکی بوو. لە شێوەی مەرزەمەیەک بوو، کتێب نەبوو، بەڵام لە کتێب گەورەتر بوو، 40 سانتیمەترێک ئەستور بوو، لە چەند بەشێک پێک دەهات. ئالن دالاس نووسی بووی کە ئەو کاتە سەرۆکی دەستگای CIA بوو. ئەوە چەند کۆپیەکی هەبوو کە دەستیان بەسەرداگیرا بوو. مام جەلال ئەوەی دەخوێندەوە. لە کاتی خوێندنەوەی کۆمنتی لەسەر ڕستەیەکیدا، ئەو ڕستەیە باسی زبگینی و بریجنسکی دەکرد. ئەمە پێشەوەی ببێتە ڕایشکاری ئاسایشی نەتەوەیی، ڕایشکاری CIA بوو، واتە ڕایشکاری سیاسی و میدیایی و ئەمنی بوو. ئەمە باسی هەفتا و هەفتاوێک دەکەین. ئەو کاتەش حیزبی شیوعی لە لووتکەی هێز و توانادا بوو. ئەو کاتە بریجنێف سەرۆکیەکێتی سۆڤێت بوو، ڕووسیاش لەو سەردەمەدا زۆر بەهێز بوو. جا ئەو نووسەرەوەی باس کرد بوو کە هەڵکشانی کۆمۆنیزم بەرەو کۆتاییە، واتە هەڵکشانی سوورەکان و حیزبە شیوعیەکان کۆتایی دێ. کێ باوەڕی بەشتی وا دەکرد؟ بێگومان ئەو کاتە مام جەلالیش لە ژێر کاریگەری فکری مارکسی بوو، بۆی لەسەر ئەو خاڵە ڕاوەستا و گوتی بەڵام لە دوای ئەوە اینجا نۆرەی هەڵکشانی سەوزە، واتە ئیسلامیەکان. مەبەستیەوە بۆ هەڵکشانی سوور کۆتایی دێت، هەڵکشانی سەوز دەست پێ دەکات، کەواتە دەبێت چارەسەری هەڵکشانی سەوز بکەن. بۆیە گوتی ئەوە لە ئێستاوە ئاگادارتان دەکەمەوە، دەبێت کێشە و تەنگ و چەڵەمە بخەنە ناو بواری ئیسلامی، ناو بواری تایفی و بەهێزکردنی تایفیەک لەسەر حسابی تایفیەکی دیکە بۆی بکەونە ململانێ و خۆتان لەو مەترسیە بە دوور بگرن. شتێکی ئاوای نووسی بوو، من ئەمەم لەبیر کرده بوو. ئەو دیارە تێبینی لەسەرەوەش هەبوو. مام جەلال گوتی ممکن نییە کۆمۆنیزم کۆتایی بێت. ئێستا دەبینی کۆمۆنیزم هەرناوەکەی ماوە، بەڵام بەڕاستی بینیمان ئیسلامیەکان هاتن. لكن اللي جرى أنه فعلا الإسلاميين جاءوا وإذا بالإسلام يشتغل المذابح لەولاوە خومینی سەرکەوت و حکمی ئێرانی گرتە دەست. اینجا بەبیرم هاتەوە کە ئەوەی ئەو لە 1970 گوتی و دێتە دی. بەڵێ ڕاستە. باشە ئەگەر پرسیاری ساڵی 74 بۆکەم یا پێشەوە بۆچی حیزبی بەعس و حیزبی شیوعی بەرەیەکیان پێکێنا لەو بەرەیە پارتی بەشداری نەکرد، پارتی دیموکراتی کوردستان؟ هیچ ئاگاداریت هەیە لەسەرەوە یاخود شتێکت هەیە کە بیڵی لەسەر و بەرەیە بەرەی نیشتیمانی بینی بەعس و شیوعەکان؟ ئەو بەرەیە ناوێکی درێژی هەبوو، هەتا ئێستا لە یادم نەماوە، بەڵام شتێکی ڕاستەقینە نەبوو. حیزبێکیان بۆ کوردستانیش دروست کرد، ئەوەی ئەشواقڕاوی کردیان بە حیزب و هێنایانە ناو ئەو بەرەیە. شیوعیەکانی شاتن، شیوعیەکان ژیر بوون. باسی ئەو قۆناغە دەکەم. بەکر شیوعیەکانی قوبوڵ بوو، ئەو وەکو خۆی تەنانەت پارێزەری شیوعیەکانیش بوو، نەیدەهێشت کەس ئەزیەتیان بدات. مەبەستم لە ڕووی ئەمنی و ئەوانە. ئەمە هەر بەردەوام بوو هەتا بەکردنەما و کە سەدام هات بە هەموو هێزی لە شیوعیەکانیدا. ئەمە پاش 1970.
لكن الشيوعيين بەڵام شوعیەکان استغلوا سوودیان لە هەستی خۆشەویستی عێراقیەکان بۆ ئۆپۆزیسیۆن بینی. يعني عراقیە کە بەعسی نەبێ و لە هیچ شوێنێکدا نەمەزرا بێ و نەچوو بێتە کۆلیژێک بۆ کوێ بچێ دەچێ بەرەو لای شوعیەکان. بەو جۆرە بنکەی جەماوەری شوعیەکان بە خێرایی فراوان دەبوو. ئەم زانیاریانەش گەیشتنەوە دەستگامنیەکان. ئێمە خۆمان ڕاست پێردرابووین کە چاودێریەوە بکەین و خەڵکانێکی خۆمان بەخزێنینە ناو حیزبی شوعیەوە. من بۆ نمونە برادەرێکم هەیە، کەسێکم هەیە یان خزمێک لەو کاتەوە ئیدی دەستمان کرد بە ناردنی خەڵک بۆ ڕیزەکانی حیزبی شوعی بۆ ئەوی بزانین نیازیان چییە. تر دوایی ئەوە هاتە سەرەوەی کە دەبێ لە حیزبی شوعی بدرێ. بەکر دژی ئەوە بوو دەیپاراستن. بۆیە فازڵ بەڕاک بەڕێوبەری ئەو کاتی ئەمنی عام و سەدام حسێن ڕێک کەوتن لەسەرەوەی کە بۆ ئەوەی بتوانن ئەو حیزبە جڵاوگیر بکەن دەبێت لە بنکە جەماوەریەکەی بدرێ. چی دەمێنێتەوە؟ سەرکردایەتی سەرکردەکانی شیوا دابنێت تێدا چوون یان هەڵدێن یان لەوانەیە بێنە لای خۆمان. ئەوە بۆ هەندێک لە سەرکردەکانی ڕازی بوون لەگەڵ بەعس کار بکەن یان با بڵین لەگەڵ دەستگا ئەمنیەکان، چونکە ناکرێت یەکێ وەزەکاری حیزبی خۆی بهێنە و بڵێ وەرە لە حیزبێکی دیکەدا کار بکە. دەکرێت کار لەگەڵ دەستگایەکی ئەمنی بکات. ئەمەیان زیاتر ڕێی تێدەچێت. بەرحاڵ ئێمە لەو ساڵانەدا 77 و 78 لە کاتی بەرە زۆر بەهێزەوە چوو بووینە ناویە. بە جۆرە گەیشتبوونەوەی لە شانەیەکی ڕێخستندا کە 7 کەسی تێدا بوو، 4یان لەگەڵ ئێمە کاریان دەکرد و هیچیشیان بەوی دیکەیان نەدەزانی. بە تەواوی دەستمان بەسەر جەماوەری حیزبی شوعیدا گرتبوو لەو ماوەیە هەتا گەیشتینە 1979. هەتا ئێرە کە باسی دەکەم سەدام لە حیزبی شوعی نەدابوو. جاترس بوو یان ڕێز بوو لە ڕای ئەحمەد حەسەن بەکر نازانم. دوای ئەوەی ئەحمەد حەسەن بەکر نەما ئیدی ڕێنمایی نوێ هاتوو دەستگای ئەمنیش بە تەواوی گۆڕە. ئەو دەستگا ئەمنیەی کە ئێمە پێی ئاشنا بووین و دەستگایەکی زۆر تون نەبوو، سەرڕایەوەی باسیەکێکی وەکو سەلاحم بۆ کردی کە لە سێدارەدرا، سەلاح لە سەردەمی بەکر لە سێدارەدرا، بەڵام سەرڕایەوەش دەستگای ئەمن خراپ نەبوو، لای خەڵک بەدناو نەبوو. بەڵام لە دوای ساڵی 1970 کە سەدام دەسەڵاتی گرتە دەست شتەکان هەمووی گۆڕا. بەڵێ فازڵ بەڕاکی هێنا لە ساڵی 1970 و ئیدی وردە وردە دەستگای ئەمنی گۆڕی. زەبروزەنگ دووبارە گەڕایەوە. زەبروزەنگی سەردەمی نازم گزار. لە سەردەمی نازم گزار دەستگای ئەمن دەستگایەکی بەهێز بوو، دڕ بوو. دوای 77 کە فازڵ بەڕاک ئەمنی عامی وەرگرت، دیسان گەڕایەوە بۆ ئەو شێوازە. لەو کاتەشدا دوژمنی سەرەکی ئێمە دیارە حیزبی دیکە شاتبوونە مەیدان. بۆ نمونە یەکێتی کە خەڵکمان هەبوون کاریان لەسەر دەکرد، فازڵ بەڕاک ڕۆحێکی ئینسانیانەی هەبوو لە مامەڵەکردن لەگەڵ حیزبەکانی دیکە. بیرۆکەیەکی هەبوو کە من پێی سەرسام بووم و پێم وایە دروست بوو. ئەویشەوە بوو کە تۆ کاتێک کەسێک دەهێنیتە ڕێزی خۆت، لە کاتێکدا ئەو کەسە چەکی لە دژی تۆ هەڵگرتووە یان لە حیزبێکی نەیاری تۆدا کاری کردووە، دەبێ بیر بکەیتەوە بزانی کێشەی چییە، داراییە دانەمەزراوە بۆ ئەوی بتوانیت بیهێنیتە لای خۆت. تۆ تێ بڵێ فازڵ بەڕاک لە هین باشتر بوو لە نازم گوزار؟ بەدڵنیاییەوە فازڵ بەڕاک خوێندەوار و ڕۆشنبیر بوو، بەڵام نازم گزار ڕۆشنبیر نەبوو. اینجا مرۆڤێک بوو مەیلی بۆ پێکدادان هەبوو. ئەوژەیەکێ بوو لە جەماعەتی شەقاوەکانی پێش 1968 کە بەنێوبانگ بوو. کەسێکی ئەوە کاتێک لە بواری ئاسایش کار دەکات پەنا دەباتە بەر میتۆدی کوشتن و لە ناوبردن. بەڵام میتۆدی فازڵ بەڕاک جیاواز بوو، فۆکەسی لەسەر ڕاکێشانی ئەوانی دیکە بوو. بیهێنە پێش چاوت مامۆساکانمان کە لە سنتەری پەرەپێدانی ئەمنی وانیان بێمە دەگوت زۆربەیان کۆنە شیوعی بوون، ناسری بوون، لەوانە بوون کە جیابوونەوە. بەس خۆ لە سەردەمیەویشا زۆر خەڵک کوژرا، زۆر خەڵک لە سێدارە درا، خەڵک گیرا.
بەدڵنیاییەوە هەبوو، بەڵام ئەوانە حاڵەتی دەگمەن بوون. من هیچ لە سێدارەدانێکی بە کۆمەڵ و دڕندانم نەبینی، کوشتنم نەبینی مەگەر لە دوای ساڵی 1970 واتە دوای ئەوەی چوونە ناو خاکی ئێران. باشە کەواتە ئێمە باسی حربی عێراق و ئێرانیشەکەین، بەڵام ئەمەوێ باسی ساڵی 75 کەین، یاخود شەڕکردنەوەی دەستپێکردنەوەی شەڕ لە بینی شۆڕشی کورد و حکوومەتی عێراقی. شۆڕش بۆ دەستی پێکردەوە بە بڕایەوە هۆکاری چی بوو کە دیارە کورد دەڵێکە مەسەلەکە کەرکووکە بۆ خۆیان. تۆ چی تێڕوانینی تۆ چییە؟ من لەو ماوەیەدا لەوێ کارم نەدەکرد هەتا بزانم بە وردی چی ڕوویدا. بەڵام ئەوەی کە بیستی بێتن یعنی علاقاتێکی زۆرت بۆ پەیوەندێکی زۆرت هەیە. بەڵێ ڕاستە، شتێکی هەڵا لە دەستگای ئەمندا هەبوو کە بووە هۆی ئەوەی یەکێکی وەکو من هەموو شتێک بزانێت. ئێمە راپۆرتێکی ماگانەمان هەبوو، ماگانە لە هەموو پارێزگاکانەوە دەهاتن و کۆبوونەوەی فراوانمان دەکرد. بەڕێوەبەری ئەمنی عام لەگەڵ ئەفسەران کۆ دەبوو و راپۆرتی ماگانە دەخوێندرایەوە. بەهۆی ئەو راپۆرتی ماگانەیە دەتزانی لە سلێمانی چی ڕوویداوە، هەروەها لە بەسرا چی ڕوویداوە، لە هەموو پارێزگاکانی دیکەش. بەو جۆرە ئەفسەری ئەمن هەموو شتێکی دەزانێت لە کاتێکدا لە ڕووی واقعیەوە و لە زانستی کاری مخابرات و هەواڵگری و ئاسایشتا دروست نییە ئەفسەرێک هەموو شتێک بزانێت. ئەگەر وا بووە ئێستا من هەموو شتێکم نەدەزانی و تەنیا هەندێک شتی کەمم دەزانی. بەڵام ئەو راپۆرتانە چه علاقەی بە پرسیارەکەی منەوە هەیە؟ من مەبەستم شەڕەکەیە، بۆچی شەڕ دروست بۆ ینی ساڵی 74 ئاخر ئەوەی ئەمی کێشایەوە و ئەوی هێنا ئەوە بوو کە سەدام حسێن هیچی قبول نەبوو، بەرەی قبول نەبوو، حیزبی دیکەی قبول نەبوو، قبولی نەبوو یەکێتی لە کوردستان کار بکات، پارتی قبول نەبوو، خەڵکی دیکەی قبول نەبوو. کاری ئەمنیش هەمیشە پێکدادانە، واتە کاری پێکدادان ئامێز لەگەڵەوانی دیکە. ئیشی ئێمەش لەسەر حیزبەکان بوو، کاری شعبەی 3 بریتی بوو لە حیزبەکانی دیکە، شعبەی 5 بە هەمان شێوە، واتە کارکردن لە دژی حیزبەکانی دیکە. شتەکە ڕوون بوو کە بۆ پێکدا هەڵبژانە لەگەڵ حیزبەکانی دیکە. باشە، بەڵام ئەوەی کەی خوێنینەوە بیستومانە و لەگەڵ خەڵکی تری شاگرت و گۆمان کردووە ڕێکەوتنەکە لەسەر کەرکووک بوو کە هەڵوەشایەوە، ینی ژەنڕال بارزانی قبولی ناکرد بەوەی کە کەرکووک بەشێک بێ لە عێراق، ئەوەی ویست بەشێک بێ لە حکومی ذاتی عێراقیشەوەی قبول نەبوو. بە دڵنیاییەوە ئەمە زانیاریەکە منیش و تۆیش دەیزانین کە کەرکووک و هەندێک ناوچەی دیکەیش بابەتێکی خەتەرناک بوو. بۆیە ئەوە ڕاستە کە کەرکووک مەسەلەیەکی سەرەکی بوو. مەحاڵ بوو سەدام حسێن نەکرد کەرکووک تەنانەت یەک پارێزگاش بدات. مەحاڵ بوو چونکە ئەو خۆی پێ سەر و کۆماری عێراق بوو، بۆیە ئامادە نەبوو هیچ پارێزگایەک بداتە کورد. عێراق عێراقی سەدام حسێن بوو، بەم بیرۆکەوە حکومی عێراقی دەکرد و هەڵگری ئەم بیرۆکە بوو. دەشیویست بە زۆر بیسەپێنێتە سەر واقعەکە، نەیدەتوانی جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی و بارزانیەکان قبوڵ بکات. ڕەنگە بە شێوەی کاتی وەکو حاڵەتێکی تێپەڕ سەیری کردبێ، بەڵام ئەو دەیویست هەرخۆی هەموو شتێک بێ. ئەمە حەقیقەتی سەدام حسێن بوو، هەرەوەش ئێمەی گەیاندە ئەم بارودۆخەی ئێستا. بەڵێ، بەڵام سەدام ڕازی بوو بەوەی کە بەشێک لە خاچی عێراق وا بە ئێران بۆ ئەوەی پشتیوانی لە کورد نەکات و شۆڕشی کورد بۆستێنێ. بەڵێ ڕاستەوا بوو. پاش ڕووداوەکانی کوێت سەدام حسێن شەت العەرەبی فرۆشت و گەڕایەوە بۆ ڕێکەوتنامەی 1975. خاکێکی زۆری بە درێژایی سنووردایە ئێران. دەستی لە سێگۆشەی سنووری لەگەڵ سعودیا هەڵگرت، دەستی لە هەندێک خاکی دیکە بۆ ئوردن هەڵگرت، تەنانەت لەکوێ دەستی لە خاکێکی زۆر هەڵگرت. سەدام ڕێژکەی خۆی گۆڕی و ئیدی دەستی لە شت هەڵدەگرت. ئامانجەکان گۆڕان بۆچی؟ چونکە ئیدی لاواز بوو، سەری لەبەر چەکچەکەدا بوو، نەیدەزانی کەی لە سەری دەدا، بۆیە کەوتە تاڵانکردنی. بەڵام دواترەوە ئیتیفاقیە سەری خۆشیانی خوارد، هەم شار ڕووخا و هەمیش چارەنووسی سەدامیشمان بینی چی بەسەر هات، چونکە شەڕی عێراق و ئێرانیش هەر لەسەر شەتڵ عەرەب بوو، ینی پەشێمان بوونەوە بوو لەو ئیتیفاقیە.
نعم هي من بەڵێ لەو کاتەدا تغيرات شەپۆلێکی گۆڕانکاری ئەم ناوچەیە گرتەوە و ئەنجامەکەشیەوە بوو کە بینیمە. لكن هو كان مبرمج يعني كل الأمور بەڵام هەرچی کە ڕوویدا هەمووی پێشتر بەرنامەی بۆ داڕژرا بوو. خميني غيرت هاتنی خومەینی ئارەسەی هەموو شتەکانی گۆڕی. قبلها كانت پێش هاتنی ئەو ناوچەکە سەقامگیر بوو مەگەر هەندێک کێشەی سادە هەبوو بن. بەڵام لە ساڵی 1970 بەدواوە ئیدی خومەینی هات و هەموو ئامانجەکان و ڕێکەوتنامەکان و هەموو شتێک گۆڕا تا گەیشتینە ئەوەی کە ئەمڕۆ پێی گەیشتوین. وصلنا إلى ما إليه الآن. بەڵێ باشە لە دوای ساڵی 75 بە ماوەیەکی کورد کە شۆڕشی کوردوەستا بەڵام جارێکی تر دیسانەوە دەستکرایەوە بە شۆڕش پارتی دیموکراتی کوردستان بە ناوی قیادەی مۆخەتەوە دەستی پێکرد یەکێتی نیشتیمانی کوردستان و مامجەلا لەوان لەلایەکی ترەوە دەستیان پێکرد. ئێوە تەقالیرتان بۆ ها راپۆرتان بۆ ها لەسەر ئەو دەست پێکردنەوەی جم و جوڵی کوردەکان لە کوردستان؟ أكيد كما قلت وەکو پێشتریش گوتم ئێمە هەموو شتێکمان دەبیست و ئاگادار بووین. بەڵام بۆ هەر کارێک پسپۆڕی ئەو بوارە هەبوو. بۆ نمونە من ئەو کاتەی لە ئەمنی نینەوە بووم پسپۆڕیم لە بواری شوعیەکان بوو. دواتر چوومە نەجەف و لەوێ پسپۆڕیم لە بواری حیزبە کۆنەخوازەکان بوو، حەوزەی علمی و ئەوانە. بۆیە زۆر ئاگاداری ئەوە نەبووم کە لە باکوور ڕووی دەدا، بۆیە لەم پرسیارەدا ناتوانم زانیاری وردت بدەمێ. بەڵام تۆ باسی ئەوەکەی کە حکوومەتی عراقی هەوڵی دا لە سووریا مامجەلال بڕفێنێ یاخود بیکوژێ، خۆ ئەو کاتەیەکێتی ئەوەندە بە قووەت نەبوو، ینی هەڕەشەیەکی گەورە نەبوو لەسەر عراق، بۆچی هەوڵێکی وایەندا لەسەرەوە چی ێزانی تۆ؟ أحسنت. أنا حقيقة لم أسمع بتفاصيل. ڕاستە بەڕاستی من وردەکاری ئەو بابەتەم نەدەزانی تا ئەو کاتەی چوومە سووریا، واتە ئەو کاتەی لەگەڵ خەزرەجی ڕۆیشتم و نزیک بوون لەوەی حکوومەتی عراق بڕوخێنین. لەوێ هەندێک پەیوەندیم لەگەڵ سەرکردایەتی قەومی حیزبی باعسی سووری هەبوو، لە یەکێ لەوانە بیستکە هاوڵی مامجەلال بوو، دواتر بووە هاوڵی نزار خەزرەجیش و لەبەرەوە هەموو کات لەگەڵ ئێمە بوو. سووری بوو یاخود عراقی بۆ ئەو کەسە؟ سووری یەکمان سووری بوو. خەڵکی سووریا بوو، پێم وایە لە مخابراتی سووری کاری دەکرد، چونکە ممکن نییە کەسێک دەستنیشان بکەن لەگەڵ ئێمە بێ بۆی بزانێت چی دەڵێن و تێبگالدەوەی چی دەگوزارێت. من وردەکاری هەوڵی ڕفاندنی مامجەلالم لەو بیست. بەڵێ ساڵی چەند؟ ئەمە باسی ساڵی 2023 ئەو محاولەیەکەی بۆ ساڵی چەند کراوە؟ هەوڵەکە لە ساڵی 1976 بووە. ئەو هەوڵە لە 1976 بووە. اینجا من بەستمەوە بەو ڕووداوانەی کە پێشتر شتم لەبارەیەوە بیست بوو، بە تایبەتی لەو برا ئەفسەرانەی کە ئەمن کە لە شعبەی سێ کاریان دەکرد، ئەم زانیاریانم بەستەوە بەوانەوە کە خۆم بیست بوو. خۆم زۆر شتم دەزانین و لە کەناڵەکەی خۆشمەوە لە تەلەڤیزیۆن باسم کردوون. کەواتە چیرۆکەکە چییە؟ وردەکاری چیرۆکەکە ئاوایە. ساڵی 1976 ئێستا زانیاریەکانی خۆم کە لە شعبەی سێی تایبەت بە کورد وەرم گرتوون دەبەستمەوە بەوانەوە کە لە سووریەکانم بیسن بۆەوەی چیرۆکەکە وەکو ئەوەی کە هەیە بیگەڕمەوە، واتە هەردوو دیوەکەی بگەڕمەوە. دیوی یەکەمی ئەو شعبەی سێی لە بەغدا کاری دەکرد، خەڵک هەبوون هاوکاریان دەکردن و هەمانیش پارەی قەبەیان بۆ هەڵڕشت. ضمن المتعاونين كان في ذلك الزمان هو یەکێ لەوانەی لەو سەردەمەدا هاوکاری دەکردن منزیر نەقشبەندی بوو. منزیر حاجی مزەفەر نەقشبەندی، ئەم پیاوە سەر بە دەستگای ئەمن بوو. ئێمە ئەفسەرانی ئەمن پەیوەندیمان لەگەڵ یەکدی هەیە و جار هەیە شتی نهێنیش بۆ یەکتر دەدرکێنین. بەو جۆرە بوو کە زانیمەوە پیاوە یەکێکە لە وەکیلەکانی ئەمە، تەنانەت هەڵگەڕانەوەشی لە ڕژێم کاتی خۆی کە ناردیان بۆ باکووری عراق، ئەوە شەر بە فەرمان بوو. لەوێشەوە هەر لە پەیوەندیدا بوو لەگەڵ ڕژێم.
خۆی پێشتر لە لقیەکی پارتی بوو لە بەغدا، بعدين بتكليف من جهاز الامن بەڵام دواتر لەسەر داوای دەستگای ئەمن الحقيقه ما جرى في سوريا. ئەگەر هەردوو چیرۆکەکە پێکەوە ببەستمەوە تێدەگەی کە ئەوەی لە سووریا ڕوویدا چۆن بووە. لەسەر داوای دەستگای ئەمن سەنگەری خۆی گواستەوە و چووە لای یەکێتی. پێشتر پارتی بوو، هاتە لای یەکێتی بۆ ئەوەی خۆی لە مامجلال نزیک بکاتەوە. هەر ئەو کاتیش سەفەری کرد و چووە سووریا. لەوێ خوشکێکی هەبوو لە دیمەشقدا دەنیشت، بەو جۆرا بوو کە خۆی لە مامجلال نزیک خستەوە و بێگومان خەڵکی ناوچەی خۆشیانە و یەکتر دەناسن و حتمما ناوی بیستووە و بەو جۆرە زیاتر نزیک بوونەوە. مامجلالی قایل کردبوو کە گوایە هەندێک خەڵکی فەڵەستینی دەناسێ، مارکسین و لە جەماعەتی جۆرج حەبەش و ئەوانن. ئەوانە مارکسی بوون، دەیانەوێت بێنە پاڵ یەکێتی. اینجا نازانم مەشق بەوانەیە یەکێتی دەکەن یان دێنە ناویان یاخود لە پاڵ یەکێتی شەڕ دەکەن. بەرحاڵ قەنەعەتی بە مامجلال هێنابوو. مامجلالیش بەشی خۆی ژیر بوو، هەستی کردبوو کە ئەم ئیشە تۆزەک نامۆیە. دەستگا مخابراتیەکانی سووریاش لەما سڵەمی بوونەوە. ئەوە بوو دواتر دەرکەوت گویان لێگرتوون و دەنگیان تۆمار کردو و پەیوەندی تەلەفۆنی تۆمار کراوە. ئەم زانیاریەنەوان لەو برایە بیستکە لە سووریا بوو. ئەو بوو مۆزیر دەستگیر کرا و پاش ئەو کەسێکی دیکە بە ناوی موحسین دەستگیر کرا. ئەم موحسینە لەگەڵ مخابراتی عراقی سووری پلانەکەیان هەڵۆشانەوە. بەڵێ پلانەکان هەڵۆشاندەوە و دەستگیریان کردن. ئەوان هەر لەگەڵەوە نەبوون کە مامجلال دیداری لەو ژۆرە لەگەڵەوە خەڵکانە بکات. پلانەکە وا بوو کە مامجلال ببەنە ئەو دیدارە و لە کاتی دیدارەکەدا بیڕفێنن. خۆ دەزانی لەو کاتەدا سەدام دەستێکی درێژ و بەهێزی هەبوو لە لوبنان، پشتیوانی دەکردن و هێزی هەبوو چ لە ناو فەڵەستینیەکان و چ لوبنانیەکان. باشە بە کورتی بەس کاتەکەمان تەواو بوو، منزور چۆن بەربوو؟ ئێستا بە خێرایی باسیەوەش دەکەم. پلانەکە وا بوو کە مامجلال بڕفێن و بیبەن بۆ بەیروت. لەوێ ئەگەر توانیان بە فڕۆکە و بە زەلیلی بیهێنەوە بۆ سەدا، یان ئەگەر نایانتوانی بیکوژن. پلانەکە ئەوە بەڵام ئەوە بوو دەستگیر کران و موحسین کە بە مولازم موحسین فەڵەستینی ناوی ڕۆیشتووە بەڵام فەڵەستینی نەبوو، ئەو دەبوو جێبەجێکاری ئەرکەکە بێت چونکە لە ڕووی لە شولارەوە بەتوانا بوو، دەیتوانی خەڵک بکوژێ و بڕفێنێ. بەڵام هەردووکیان گیران. ساڵی 1970 هەردووکیان ئازاد کران. ئەوەش پاش ئاشتبوونەوەی سووریا و عێراق و مۆرکردنی ڕێکەوتنامەکە. ڕێککەوتن کە ئەو گیراوانەیان بۆ بگەڕێنەوە لە بەرامبەردا ئەوانیش گیراوەکانیان بدەنەوە، واتە ڕێکەوتنی گۆڕینەوەی بەکرێی گیراوان و سیخوڕام بوو. بەڵێ منزیر و موحسین گەڕانەوە. موحسین ئەرکێکی نوێی درایە و کرایە مولازمی ئەمن. زۆر باشە. ئێمە لە ئاڵخەی داهاتوودا لە ئاڵخەکانی داهاتوودا باسی مولازم موحسین و کۆمەڵی بابەتی دیکەکەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵخەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم. سەدام حوسێن نیگەران بوو یاخود خەمی ئەوەی بوو کە سەید خۆی بچێتە دەرەوەی عێراق. گرنگترین شت بەلامانەوە مزگەوتەکان و پیاوانی ئاینی بوون. فازل بەڕاک داوای کرد، گوتی تۆ کەسێکی گونجاوی بۆ شوێنە گونجاوە، گوتی خۆ دامەدە بکە لەم نزیکانە دەگوازرێیتەوە بۆ نەجەف. بە چ مەبەستێک ینی ئەو پەیوەندیەتان لەگەڵ شێخ محەممەد تەقی دروست کرد، چاودێریتانە کرد، سەرکردایەتی پرسیاریان دەکرد. ڕای سەئید خۆئی لەسەر جەنگی عێراق ئێران چییە؟ ئەرکێکی سەرەکی ئەمە ئەوە بوو پیاوانی ئاینی بهێنینە لای خۆمان. ئەم حەوزەیە بە گوێرەی ئەو زانیاریانی بە ئێمە دەگەیشت لە دەستگای ئەمن، حەوزەیەک بوو فارسەکان تێیدا باڵا دەست بوون. لە سەرانسەری دنیاوە نامەدەهات بۆ مەرجعیەت. لەوێ هیچ نامەیەک نەدەڕۆیشت ئەگەر ئاگاداری نەبوومایە و نەمزانی باید چی.